میدیایەکێتی بۆ هێرشکردنە سەر کەمال کەرکووکی سوکایەتی بە ئافرەتان دەکات. ناکۆکی نێوانیکێتی و پارتی ئەرزیانی دارایی نەبووە، بەڵکو ناوبانگی کوردستانیشی لە دەرەولەکەدار کردووە. هەواڵی هێرشکردنە سەر گەشتیارانی عەرەب لە وڵاتی تورکیا ڕۆژانە دووبارە دەبێتەوە. لاتی نیوز ئۆسلااوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. دوای ئەوەی چاوپێکەوتنێکی میدیایی کەمال کەرکووکی ئەندامی سەرکردایەتی پارتی بڵاو کرایەوە کە باسی هەندێک بابەتی مێژووی پارتی و یەکێتی کرد، لە ناویاندا شەڕی هەکاری و هەندێک بابەتی تر. دواتر قسەکانی کاردانەوە یەکێتی بە دوای خۆی داهێنا و چەندین هێرشی تۆند کرایە سەر کەمال کەرکووکی. ئەوەی لە ناو هێرشەکەدا بۆتە جێگەی ڕخنەی هاوڵاتیان و ئافرەتان بە تایبەتی دروستکردنی وێنەیەکی کەمال کەرکووکی بوو کە سەرپۆشی خانمانی کراوەتە سەر و لە میدیای فەرمی یەکێتیەوە بڵاو کراوەتەوە. دروستکردنی ئەو وێنەیە لە میدیای فەرمی حیزبێکەوە وەک نیشاندانی ئافرەت بە کەم و سووک تەماشا کراوە. داوا دەکرێت میدیاکان لە هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکرێت و هەموو سنوورێک لە پێناو کەسێکیان بەرژەوەندی حیزبێک نەبەرزێنرێت. ماڵپەڕێکی بەریتانی راپۆرتێکی دەربارەی ڕەوشە هەرێمی کوردستان بڵاو کردوتەوە ئاماژە بەوە دەدات هەرێمی کوردستان بەدەست دەیان کێشەوە دەناڵێنێت و یەکێتی و پارتیش نایەنەوێت ئەو کێشانە چارەسەر بکەن. سەرنجیشی بۆەوە ڕاکێشاوە نەوەی دووەمی یەکێتی و پارتی هاوشێوەی باوانیان ناتوانن ڕێک بکەون و دووشمنایەتێکی سەخت لە نێوانیاندایە و ئایندەی هەرێمەکەش نیشانەی پرسیاری زۆری لەسەرە. ماڵپەڕی فەیر ئۆبزەرڤەر کە ماڵپەرێکی میدیای بەریتانیا راپۆرتێکی بڵاو کردوتەوە بە ناونیشانی قەیرانی سیاسی هەرێمی کوردستان ئاماژە بەوە دەکات ناکۆکی ناوخۆی وای کرد هەڵبژاردن لە وادەی خۆیدا نەکرێت و سەرنجام هەڵبژاردنەکەش لەلایەن بەغدادەوە سەرپەرشتی بکرێت. ئەوەش بەوتەی ماڵپەڕەکە زەبرێکی گەورەیە بەر هەرێمی کوردستان دەکەوێت. ماوەی چەند ڕۆژێکە لە تورکیا و لە هەموو ناوچە جیاوازەکانی وڵاتە هێرش دەکرێتە سەر گەشتیارانی عەرەب. ئەوەش جیهانی عەرەبی تووڕە و نیگەران کردووە. دوێنێ شکەزانێکران ئامانجوو لە ناوڕاستی ئەستەمبوڵ و لە ناو خواردنگەیەکی گشتیدا بە هەموو کارمەندەکان لە ئەندامانی خێزانێکی عەرەب دەدەن. چەند ڕۆژێک پێش ئێستاش ئاڵی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان سەردانی ڕەجەب تەیب ئۆردوغانی کردووەتی سەرۆک ئۆردوغانمان لە ڕەفتاری خراپ بەرامبەر بە گەشتیارانی عەرەب ئاگادار کردوتەوە. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.